يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، مانگی ڕەمەزان هەمووی جوانیە. یەکێ لە جوانیەکانی ڕەمەزان بریتیە لە دڵخۆشکردنی هەژاران، لەوەی کەوا لە میلەتی کوردی موسڵمانی ئێمەدا بەتایبەت نەریتی دەرکردنی زەکاتی ماڵانە ساڵانە لە ماڵەکانماندا دەخەینە ناو مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان أجود الناس، ئەو سەروەرە سەلات و سەلامی خوای لەسەر بێ لە هەموو خەڵکی بەخشندەتر بوو. وكان أجود ما يكون في رمضان، بەڵام لە مانگی ڕەمەزاندا زۆر زۆر لە جاران زیاتر دەستی خێر و بەخشینی هەبوو. لە خزمەت قورئانی پیرۆزدا دەبین لە مانگی قورئاندا بەشێک لە یەک ئاەتی قورئان وەردەگرین کە ئاەتی 272 سوورەتی ئەلبەقەڕەیە. خوای پەروەردگار لەو ئاەتەدا پێمان دەفەرمێ وما تنفقوا من خير فلأنفسكم، ئەی مرۆڤەکان بە تێگڕا بزانن هەر شتێک کەوا لە لای ئێوەوە دەگات بە بەرامبەر نەفەق ئینفاق لەوەوە هاتووە، چۆن تونێلێک هەیە ئەم دیوی شتێک دەبەستێ بەو شتەی ئەو دیوەوە، واتە تۆ دەروازەیەکی بۆ خێرگەیاندن بە بەرامبەر. هەر کاتێک تۆ بووی بە دەروازەیەکی خێر لە تۆوە خێرێک بە بەرامبەرەکە گەیشت، دڵنیا بە بەڕووکەش تۆ بەخشیوتە و بەرامبەر وەریگرتووە، تۆ لێت کەم بۆتەوە لە ماڵەکەت ئەو زیادی کردووە. بەڵام خوا دەفەرمێ بزانن لە ناوەڕۆک داوانیە، لە حەقیقەتدا فەلی ئەنفوسیکم، هەموو ئەو خێر و بەخشندەیە بۆ خۆتانە. فەلی ئەنفوسیکم دەگەڕێتەوە بۆ خودی خۆتان، قازانجکەر ئێوەن گرەوتان بردوێتەوە. لە چەند خاڵێکە لە خزمەتی ئەم چەند وشە قورئانیەدا دەبین. وما تنفقوا من خير فلأنفسكم، خەڵکینە هەرچی دەیبەخشن هەر چاکەیەک دەکەن پێش هەموو کەس بۆ خۆتانە. خاڵ یەکەم، خوای پەروەردگار هەر لە دنیادا ئەوەندە بەڕەحمە کۆمەڵێشتمان بە چاو نیشان دەدا. ماڵ و سەرۆت و سامان کە تۆ کۆت کردوتەوە و گەیشتۆتە حەدی زەکات، ئەو کاتەی دەستی بۆ دەبەی پارەکانت دینار و دۆلارەکانت بژمێری، دڵنیا بە لەو کاتەیە شەیطان لە هەموو کاتێ زیاتر محاوەلە دەکا، ئەڵێ نەکەی زەکات زۆرە، دەری نەکەی. لەو کاتەدا تۆ بیر لەمانە بکەوە. خوا دەفەرمێ سیر کە بە چاوی خۆت نمونەی بەرچاو ببینە، بزانە دەرکردنی ئەو زەکات و بەخشندەیە لە ماڵەکەت کەم دەکاتەوە یان بە قازانجی خۆتە. بەڕێزان سیرکەن، هەر یەکێک لە ئێمە لەوە ئەچێ لە ماڵەکەیدا لە مەزرعەکەیدا لە ناو گوندەکانی پێشووی خۆمان بینیومانە، باب و باپیرانمان بۆیان باس کردوین. داری مێو هەیە، ڕەزی ترێ هەیە، ساڵانە ئەگەر ئەو داری مێوە نەچی سەر و پەلەکانی نەکەی نەیبڕی، ئەو ساڵە ترێ نادا. کاتێک کەوا بە مەمنونیەوە کەسێکی شارەزا دێنی و دەڵێ چی زیادەی ئەمەیە و سەر و پەلەکانی بۆم لێ بکەوە، جاری وا پەرۆشتە، ئەڵێ چۆن مقەستی تێ کرد و هەمووی هین کرد و بە باوەش لێی فڕێ دەدەی، لە ڕووکەشە ئەم دارە لێی کەم بۆوە. بەڵام لەو سەرەوە چاوت بە بەرهەمەکەی دەکەوێت، ئەگەر ئەو ساڵە نەتبڕایە یەک بۆڵترەی نەدەگرت. لەو سەرەوە چۆن لقی تازە دەردەکاتەوە، چۆن بەرهەمەکەی جوان دەبێت. گوڵی ناو باخچەی ماڵەکەت، داری ناو باخەکەت ئەگەر ساڵانە سەر و پەلی نەکەی، بەخوا پڕژێک دەرەکان ناشرین لە بەرهەم دەکەوێت، دارەکە کرمۆڵ دەبێ،
ئەم زەکاتی ماڵەشمان عینی بیهێنە بەرچاوت بە هاوشێوەی ئەو داری مێوەیە ئەو گوڵی باخەتە ئەو داری باخچەتە بەخوا ساڵانە سەروپەلەکەی نەکەی لە ملیۆنێکە 25,000 دەرنەکەی لە 40 وەرەقەیە وەرەقەیەکی لێ دەرنەکەی ماڵەکەت کرمۆڵ دەبێ میوە کاتێک کە دارێک ساڵانە بەرهەمی میوە دەدا ئەم میوە کە وەختی خۆی هات دوو ڕێگال لەبەرە تازە ئەم میوەیە دەگەڕێتەوە ناو ئەو دارە نەبەخوا ناگەڕێتەوە داری قەیسیە قۆخێک هەنارێک هەر شتێک دێنی کە حەدی پێگەیشتنی خۆی هات لە ساڵێکە دەگەڕێتەوە بۆ ناو دارەکە نە ئەبێ کەسێک سوودی لێوەرگرێ جا ئەگەر لێت کردەوە کەسێک لە تام و شیرینی و خۆشیەکەی چێژ وەردەگرێ دارەکەش دەحەسێتەوە ئەی ئەگەر لێن نەکردەوە تازە خۆ ناگەڕێتەوە بۆ ناو دارەکە میوەکە دەڕزێ کرم لێی دەدا لەوە ئەچێ ئەو کرمە بچێتەوە ناو دارەکە و بیکا بە خۆرکە بۆی بۆیە ئەو باخی کە نەڕندرێ بەرەو لە ناوچوون دەڕچێ بەخوا زەکاتی ماوەکەشت دڵنیا بە مسڵمانی بەڕێز میوەیەکی گەیشتووە ئەبێ بچێتە دەمی کەسانێکی مستحەقەوە کە خوا بۆی دیاری کردوون ئەگە دەری نەکەی لە کاتی خۆیان دڵنیا بە دارەکە دەڕزێنێ ئەوە دەگەڕێتەوە ناو ماڵەکەتە و لێت دەبێ بە خۆرکە ئەو زەکاتە تۆ دەریکەی و دەری نەکەی تازە هی تۆ نییە ناگەڕێتەوە ماڵی تۆ بڕواتان هەبێ خۆشەویستان چۆن میوەکە ناچێتەوە ناو دارەکەەوە خوا دەفەرمێ بە چاوی سرت بیبینە بە واقعی بیبینە ئەو زەکاتە هی ماڵی تۆ نەماوە ئەگەر چووە دەم و ماڵی کەسێکی مستحەقەوە داری ماڵەکەت سەلامەت دەبێ خۆرکە لێی نادا کرم و مار نایخوا ئەگەر زایەد نەکرد و نەتبەخشی و جیاد نەکردەوە دڵنیا بە لەوەی ئەو زەکاتە ماڵەکەت دەخوا دێتەوە ناویەوە دەبێتە خۆرکە خۆت ئیسفادەی لێ ناکەی یان دەیدەی بە دەرزی و دەرمان یان لە بەڵام مصیبەتێکە دەڕوا یان لە حادیسەیەکە دەیدەنیتەوە ئەوە دڵنیا بە ماڵی تۆ نییە بەس گوناهی قیامەت لەسەر تۆمار کراوە ئەبێتە خۆرکەیەکیش دێتە ناو ماڵەکەتەوە هەتا لە ناوی دەبا جا چێ حەز دەکا ماڵەکەی لە ناوچێ بۆیە زۆر بەدڵ فەڕەحیەوە دەست بەرەو زەکاتەکە دەرکە بڵێ ئۆخەی حەسامەوە ماڵەکەم پارێزراوە بوو کرمەکە نەیخوارد لە دەرزی و دەرمان و ماڵ و منداڵەکەمی نادەم ماڵەکانتان بە پوختی خاوێنکەنەوە لە زەکات دووەمیان خوای پەروەردگار دەفەرمێ لئەنفوسیکم ئەو زەکاتە ئەو سەدەقە و خێر و خێراتە بۆ خۆتانە قازانجەکەی بۆ خۆتانە چونکە دەبێتە هۆکاری کردنەوەی دەرگا ناڕەحەتەکانی ژیان لەسەرت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە فەرمودەکە هاتووە صحیحە وعدی داوە فەرموویەتی والله في عون العبد كي ما دام العبد في عون أخيه هەمیشە دوعا دەکەین خوا لە کاتی تەنگانە بێ بە هاوارمانەوە چەند جار جەنابەت لە ئەو پەڕی ناڕەحەتیدا دڵی خوایە فریام کەوی دەی شتێک پێش خە بۆ ئەوەی لە تەنگانەدا خوا ڕێک وەڵامت داتەوە لە هەموو تەنگانەیەکە دەرگای خێرت لەسەر بکاتەوە ئەزانن چییە زەکاتی ماڵەکەت دەرکە سەدەقات و خێرات بکە ببەخشە دەستی بەخشینت هەبێ دایمە بڵێ خوایە زۆرم پێ ببەخشی تا منیش زۆرتری لێ ببەخشم لە ماڵەوە بینیتە ئەو گوڵەی کەوا زۆر بە قووەتە ساڵی نەک جارێک بەخوا دووسێ جار مەقەستی تێدەنێی ئەڵێی جوانتر دەبێ ئەگە خوا گەورە ماڵەکەی زۆر زۆر بەرەکەت تێخستی دەتۆش ساڵی لە جیاتی زەکاتەکە کاکە یەک دوو جار سەرە مەقەستی چکەی لێدا والله پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوا بەدەم بەندەکەیەوە دێ و هاوکاری دەبێ حتا ئەو بەندە بەدەمی براکانیەوە بێ بەدەمی مسلمانانەوە بێ بەدەمی هاونیشتیمانیانی خۆیەوە بێ ئەمە یاسایەکە ئەم بەری یەکسانە بەو بەری چەندە تۆ بەدەم خەڵکەوە بی خوش ئەوەندە بەدەم تۆوە دێ زانایەکی پایەبەرزی ئیسلام هەیە شێخ عەلی تەنتاوی خوا لێی خۆش بێ لە کتێبی مع الناسدا کە ئەو کتێبە کراویشە بە کوردی بە ناوی لەگەڵ خەڵکدا مامۆستا ئاەت فەهمی کردوێتی بە کوردی خوا پاداش لێداتەوە لە لاپەڕەی چواردەدا دەڵێ شێخ عەلی تەنتاوی فەرموویەتی بە حکمی ئەوەی ژیانی من بە دوو شدڕۆی زۆربەی ژیانم مامۆستای قوتابخانە بووم بەشێکی زۆریشم لە دادگادا قازی بووم دادوەر و حاکم بووم ئەوەندەم خەڵکی منکوب ئەوەندە تەلەبەی فەقیر و هەژار ئەوەندە لە دادگاکاندا خەڵکی مستحقم دەبینی وەڵڵی پاشەکەوتم لە ژیانە نەبوو بەردەوامی خوا دەمبەخشی ئەوەی کۆم دەکردەوە لە دەستم دەردەچۆک ئەو خەڵکم دەبینی ئێوارە نانم بۆ نەدەخورا بۆیە هەرچی لەلام کۆ دەبەوە زۆربەی ژیانم بە بەخشینەوە سەرف کرد هەموم بکرد بە خێر و خێرات بەڵام خوا ئاگادارە دەفەرمێ سوێند بە خوای گەورە بەرهەمەکەیم بینی
واللهی بەرهەمەکەی ئەوە بوو نەکەوتومە هیچ تنگانەیەکەوە کە ئەو هەموو تنگانەم لە ژیانە بۆ هات هاواری خوام کرد بێت دەست بەجێ خوا بە هاوارمەوە هاتووە هەموو تنگانەیە کە تینم بۆ هاتووە یەکسەر خوا بە هانامەوە هاتووە ڕزگاری کردوم واللهی خۆزگەی هەر شتێک بەدڵما هات بێ خوا هێناوێتێ بەردەستم کە تەوەقوعم نەدەکرد بە ئاسان بێ خوا بە ئاسانترین شێوە دەیخستە بەردەستم بەرەکەستی خستە تەمەنیەوە لە ساڵی 1999 لە دیمەشق لەدایک بوو بۆ خوێندنی قانون چۆ میسر دواتر هاتۆتەوە بەغا لە شاری کەرکووکی کوردستاندا مامۆستایەتی کردووە چۆتەوە بەسرە دەفەرمێ ئاخری تەمەنم خوای گەورە برمی بۆ مەککە بەشی هەرە زۆری تەمەنی لە حرەمی ماڵی کەعبەدا بەسەر بردووە کە هەر نوێژێکی بە 100,000 نوێژە واللهی دەڵێ هەمووی بەرهەمی ئەو خێر و خێراتە بوو کە لە ژیانما کردم کە خوای گەورە لە مەککەشان بردنەکەی لە ساڵی 1999 دا لە تەمەنی 90 ساڵیدا بەنسیب کرد جاری وایە سەدەقە و خێر و خێراتەکە دەبێتە مای عاقبەت خێریت خوا مردنێکی جوانت لە شوێنێکی جوانە بەنسیب دەکا ئێمە وا دەزانین ئەگەر زەکاتتدا هەر دەبێت پارەت بووە بێتەوە لە پارەش گەورەتر هەیە خوا لە تنگانەدا ڕزگارت دەکا سێمیان دڵنیا بە مسلمانی بەڕێز وعدی خوا حەقا فەلئەنفوسیکم هەموو زەکاتەکە کە دەیبەخشی هەموو خێر و سەدەقە و چاکەیە کە لەگەڵ خەڵکا دەیکەی بۆ خۆتە وعدی خوا دێتە جێ و بە چاوەکانی خۆت دەیبینی لەم دنیادا پێش ئەو دنیا ئەوە هەل لە دنیادا بە چاوی خۆت دەیبینیەوە زانای پایەبەرزی ئیسلام شێخ محەممەد متەوەلی شەعراوی لە تەفسیرەکەیدا لە بەرگی دوودا لە لاپەڕی 443 دا دەفەرمێ یەکێ لە پیاوچاکان لە ناو کۆمەڵە خەڵکی وەکو بەڕێزی وەکو جەنابتاندا دانیشتە بوو فەرمووی ئەو پیاوچاکە ما فعلت لأحد خيرا قط لە ژیانما چاکەم لەگەڵ کەس نەکردووە ئەوانەی کە لە دەوروبەری بوون وتیان کوڕە قوربان جەنابەت هەر سەرچاوەی خێر و چاکەی ئەی فڵان کەس بەهۆی تۆوە ڕزگاری نەبوو لە کرێچێتی و خانوت بۆ نەکرد ئەی فڵان گەنج ژنی نەهێنا ئەی فڵان کەس بەهۆی پارەی جەنابتەوە نەیخوێند و پێ نەگەیشت فەرمووی ناوەڵڵا من قەت خێرم نەکردووە بۆ کەس وتیان چۆن فەرمووی ئینەما فەعەلتوه لنەفسی ئەوەی کردوومە بۆ خۆمم کردووە بۆ هیچم بۆ کەس نەکردووە لە دنیادا هەمووی بۆ خۆم بۆ چونکە خوا لە قورئانە دەفەرمێت لە دوو شوێنی قورئاندا لە سوورەتی فوسیلەت ئاەتی 46 لە سوورەتی جاسیە ئاەتی 15 من عمل صالحا فلنفسه هەر کەسێ هەر کردەوەیەکی چاکە بکە بۆ بەرامبەر نییە یەکەم جار بۆ خۆتە فەرمووی وەڵڵاهی ئەوەی کردوومە منەتم لەسەر کەس نییە هەمووی بۆ خۆم کردووە هەمووی دێتەوە ڕێگای خۆم زۆر جوانە ئینسان بە سەرهاتی واقعی باس بکە ئەوەی کە دەیڵێن بە قسە بە بابەتی ناو کتێب کە فەرموودەی خوا حەق و ڕاستە هەر یەکێک لە ژیانی خۆماندا بە چاوی خۆی دەیبینێ بەڵام نمونە بەرچاوەکانیش کە لە کتێبەکانی مێژوودا نووسراونەوە شتێکی باشن باس بکرێ لە ساڵەکانی 50دا جوتیارێکی ئۆسکۆتلەندی هەژار لە کوخەخانوێکا دەژیا لە نزیکی دەریاچەیەک ڕووبارێک ڕۆژێک کە بە خاکە نازەکەیەوە خەریکی دێرا و هەڵدانەوە و جوتیاری و ئاوداشتنی خۆی بوو گوێی لە دەنگی مەرد منداڵێک بوو هاواری دەکرد فریام کەون خنکام ئەمیش هەر خێرا خاکە نازەکەی فڕێدا و پێڵاوەکانی دانا و بەجل و بەرگەوە خۆی بە ئاوەکەدا کرد سەیری کرد مناڵێکی تازە پێگەیشتووە خەریکە دەخنکێ باوەشی پیا کرد و هێنایە دەرەوە ئاوەکەی ناوسکەی خاڵی کردەوە جلەکانی بۆ خاوێن کردەوە وتی بابە جانجارێکیکە ئاگال لە خۆت بێ ئەو ڕووبارە ئەو دەریاچەیە گاڵتە نازانێت تۆ کە مەلەوانی بۆ چوویتەوە قوڵاییە ڕۆڵەکەم ئاگال لە خۆت بێ بەڕێی کردەوە زۆر بەڕێزەوە کابرا چۆوە سەر کارەکەی خۆی بۆ ڕۆژی دواتر هەر لەسەر ئیشکردن بوو وەختێکی زانی ئۆتۆمبیلێکی زۆر گرانبەها پیاوێکی چاکەت و پانتۆڵ لەبەر زۆر پۆشتە و پەرداخ و دەوڵەمەندیار لەگەڵ دوو کەسا دیارە وەکو پاسەوان لەگەڵیان لەو ئۆتۆمبیلە گرانبەهایەدا بەزین و منداڵەکەی دوێنیان لەگەڵە ڕۆیشتن و بەلای کابرادا تێپەڕین مناڵەکە وتی بابەجان ئەو پیاوە بوو ئەوە بوو دوێنێ منی ڕزگار کرد کابرای دەوڵەمەندی سەرمایەدار چۆلایەوە سەلامی لێکرد و زۆر مەمنونی خۆی دەربڕی وتی بەڕاستی تۆ جەرگی منت لە سووتان ڕزگار کرد ماڵت ئاوا بێ منداڵەکەم بۆی باس کردم ئەگەر تۆ نەبووی تا ئێستا لەژێر خاکا بوو هاتووم دیارەکی بچکۆلەم لێ قبوڵکەی
زەرفێکی دەرێنا پڕ بوو لە پارە وتی ئەمەش وەکو هاوکاریەک بۆ جەنابەت کابرای هەژار زۆر عیزەتی نەفسی بەرز بوو وتی مەردایەتی بە پارە نافرۆشرێ من نەمزانیوە منداڵی دەوڵەمەندە هی هەژارە کوڕی جەنابتە کوڕی کێیە من ئەو کارم بۆ خۆم کردووە پیاوەتیش بە پارە نافرۆشمەوە پارەکانت جەناب هەڵگرەوی خەجیرفانتەوە یارمەتی کەسێکی تری پێ بدە من لە بەرامبەری ئەو مەردایەتی کە کردومە ژیانی کەسێکم ڕزگار کردو خۆم مرتاحم پارەکەی دێوەرنەگرت پارەکەی خستەوە گیرفانی ئەو کابرای دەوڵەمەند لەو کاتەدا منداڵە کاتە دەرەوە لە کولانە خانوەکەدا پێڵاوی لە پێدا نییە جلوبەرگێکی شڕی لەبەردایە کابرای دەوڵەمەند وتی کاکی جوتیار ئەو کوڕەهی خۆتە ئەو منداڵە وتی بەڵێ وتی ئەچێتە خوێندن وتی ناوەڵڵا قوربان خوێندنی چی خوێندن بۆ ئێمە نییە من خواخوامە تۆزێکتر گەورە بێ و هاوکاریم کا لەم چێڵگەیەدا و پاروێک نام بەدەست بێنین وتی وەرە ئەم تەکلیفەم مەشکێنە پارەکە لێوەر نەگرتم لەبەر چاوم گەورەتر بووی بەڵام تۆ کوڕەکەی منت لە خنکان ڕزگار کرد تو خوا با من کوڕەکەی تۆ لە خنکانی نەخوێندەواری ڕزگارکەم دەستی ئەوەم مەگرە وعد و بەڵێم بێ لەسەر حسابی من ئەم کوڕەی تۆ با بچێتە قوتابخانە و بخوێنێ پارەی ئیشش کە دەیکا پارەی کرێکارێکیشت دەدەمێ بەس واز لەم کوڕە بێنە با بخوێنێ با قەرەبووی ئەم چاکەیە بکەمەوە تۆ کوڕەکەی منت لە خنکان ڕزگار کرد با من کوڕەکەی تۆ لە نەخوێندەواری ڕزگارکەم ئای چەند کوڕی فەقیر و هەژار بەس هەژاری نەیهێش بێتە شتێکی گەورە بەس کرێکاری نەیهێش بخوێنێ و درێژە بەخوێم دم بدا هەی ڕەحمەت لەو دەوڵەمەندەی لەم ڕەمەزانەدا بڕیار دەدا لانی کەمیەت خوێن کار بگرە خۆت کە دوا ڕۆژی ڕووناکە کە دەبێتە شتێک و کۆمەلگا ئەوەدان دەکاتەوە منداڵەکە سەیری باوکی دەکا ئای کە دڵی خۆشە منیش وەکو مناڵان دەچمە مەکتەب ئەوە دەرگامان لێکرایەوە کابراش سەیری مناڵەکەی دەکا و هەردووکیان چاویان بەرەو یەک دەکەوێت سۆزی بۆ مناڵەکەی دەجوڵێ کە ئەم نەخوێندەواری و هەژاری چی پێ کرد بەڵکو خوای منداڵەکەم وەکو خۆم نەبێ وتی کاکە ماڵت ئاوا بێ ئەمان دەکرێ بردی بۆ قوتابخانە داینا ئەم کوڕە هەژارە زۆر زیرەک بوو لەگەڵ کوڕی کابرای دەوڵەمەنددا دەیان خوێند کابرای دەوڵەمەند لە هیچی کەم نییە هەموو شتێکی وڵا لە بەدەستی خۆیاتی سوبحان الله کوڕەکەی پێش نەدەکەوت لە خوێندنە کوڕی هەژاریش مێشکی ئەڵەی کۆمپیوتەرە بە هەموو شێوەیەک چی دەی خوێن وەری دەگرت ئاخری لە طوبعام وەرگیرە لە کۆلێجی پزیشکی لە زانکۆی لەندەنی ئەو کاتە وەرگیرە بوو بە یەکێک لە دکتۆرە بەناوبانگەکان نزیکی 25 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا تێپەڕیوە ئەم کوڕە وەکو کوڕی ماڵی ئەو دەوڵەمەندەی لێ هاتووە ڕۆژێک باسییان کرد بۆ دکتۆر کابرای دەوڵەمەند وتی ئەزانی کوڕەکەم بەداخەوە خەریکە تووشی نەخۆشیێکی سەخت بووە سیەکانی ئیتیهابیان کردووە هەوکردنی سی توش بووە سیەکانی خەریکە دەڕزن ئەم دکتۆرە بیری کردەوە ئەم پیاوە دەوڵەمەندە چەند ساڵە من بەخێو دەکا ئەو منی کردە دکتۆر و پاڵپشتی کردم گەڕا چۆ ناو مختبەرەوە شەو ڕۆژی خستە سەر یەک هەتا دەرمانی پەنسلینی دۆزیەوە ئاخری چارەسەری ئیتیهابی سیەکانی ئەو کوڕە دەوڵەمەندەی کرد و لە مردنێکی حەتمی ڕزگاری کرد دەرمانی پەنسلینیش نەک بۆ ئەو نەخۆشە بۆ سەرجەمی مرۆڤایەتی بوو بە خێر و بەرەکەت و خەڵکی ڕزگار کرد ئەزانن ئەو دەوڵەمەندە کێ بوو ئەو دەوڵەمەندە چەرچڵ بوو سەرۆکوەزیرانی بەریتانیای ئەو کاتە ئەزانن کوڕەکەی ناوی چی بوو کوڕەکەی ناوی ویلنسۆن بوو ئەو کوڕە فەقیرە هەژارە جوتیارەش کە چەرچڵ خستێ بەرخوێندن و دواتر یەکەم سوودی بۆ خۆی گەڕایەوە دکتۆری بەناوبانگی جیهانی ئەلیسکەندەر فلیمینج بوو چاو لێ فەلی ئەنفوسیکم ئەو سەرۆکوەزیرانی بەریتانیا قەت تەوەقوعی نەدەکرد ڕۆژە لە ڕۆژانی خوا کوڕەکەی ئەم بەدەستی ئەو کوڕە هەژارە ڕزگاری بێ لە مردن بۆیە هەرچی کارێکی چاکە دەیکەی فەلی ئەنفوسیکم خوا فەرمووی بۆ خۆتە ڕۆژێ یەخەت دەگرێ جا لەوەیەکی ئەم ساڵ نەبێ 10 ساڵی تر بێ لەوەیەکی 20 ساڵی تر بێ وتلك الأيام نداولها بين الناس ها دەڵێن زەوی خڕا هەمووش دەمێژ لە سوڕانەوەدایە دەستا و دەستە ئەمڕۆ تۆ دەوڵەمەندی بەهانی ئەو دەوڵەمەند دەبێ الدنيا يومان دنيا دوو ڕۆژە يوم لك ويوم عليك ڕۆژێک ڕۆژی تۆیە دەوڵەمەندی دەسەڵاتداری خاوەن پلە و پایی قەڵەمت دەڕوا بە تەلەفۆنی هەمووی شەک دەکرێ ئەو ڕۆژە بە فرسەت بزانێت چونکە دڵنیا بە یەوم عەلەیکیش هەیە ڕۆژێکیش دژی تۆیە دنیا هەموو ڕۆژێکی لە قازانجی تۆ نییە ڕۆژێک ڕۆژی تۆیە ڕۆژێک دژی تۆیە دەی مرد ئەو کەسەیە عاقڵ و ژیر ئەو کەسەیە کە لەو ڕۆژەدا کە ڕۆژی تۆیە
ئەوەندە پێشکەش دەکا کە یەومون عەلەیک هاتە سەری بەرهەمەکەی هەڵگرێتەوە. بۆیە بۆ خۆمانە. چوارەم شیفای نەخۆشیە. ئینسان ئەو وەختەی بەدڵ و دەروونێکی فراوانەوە دەبەخشێ لە پێناوی خوادا، ئەزانی ئەوەی دەبەخشێ لەوەی گرەکە زیاتر هەز بە شادمانی دەکا. کاتێک کە دەچێ ماڵێکی هەژار فرمێسک دەبێتە زەردەخەنە، کاتێک کە کەسێکی قەرزا دەرگای لەسەر دەکرێتەوە ئۆخەی بە دەرونیا دێ، واللهی ئەو کەسەی وەردەگرێ بەخوا ئەو کەسەی بەخشیوێتی خۆشحاڵترە. بۆیە کاتێکیش کە خۆشحاڵ بووی هەرچی خڕۆکەی سپی و جیهازی بەرگری لەشتە بەهێز دەبێ، کەو کاتی بەهێز بوو بەسەر نەخۆشیەکەی ئازاڵ دەبی. بۆیە پێشینانی ئێمە بەڕێزان خۆتان شاهیدن لە دێر زەمانەوە کە نەخۆشیەکیان دەبوو پێش دکتۆر و دەرمانەکە دەچون سەدەقە و خێرێکیان دەکرد، حیوانێکیان سەر دەبڕی بە فەقیر و هەژارە دایان بەخشیەوە، بڕیاری خێر و سەدەقەیان دەدا. سەدەقە شیفای نەخۆشیە، خوای گەورە لە نەخۆشی چاکت دەکاتەوە. بەڵام ئەوەش بڵێین کە خوا فەرمووی وما تنفقوا من خير فلأنفسكم، هەر زەکاتێک کە دەیبەخشی، هەر خێر و سەدەقەیەک کە دەیبەخشی خوا فەرمووی بۆ خۆتە، یەکەم جار بۆ ماڵ و کەسەکانی خۆت دەگەڕێتەوە، قازانجەکەی بۆ خۆتانە. دەی خوا لەم ئاەتەدا پێمان دەفەرمێ چۆن حەز دەکەی خەڵک تەعاملت لەگەڵا بکە، خۆت بخە شوێنی ئەو هەژارە، حەز دەکەی بەرامبەرەکەت چۆن بێ لەگەڵ تات و خوا تۆش ئاوا بە لەگەڵ خەڵکە. ئەوە خۆتی وابزانە ئەو کەسەی زەکاتەکەی ئەدەیتێ خێرەکەی دەدەیتێ وابزانە خوا دەفەرمێ ئەوە خۆتی. حەز دەکەی خەڵک چۆن بێ لەگەڵ تا، دەی تۆش لەگەڵ ئەوە وابە. خوا لە قورئانە لە سوورەتی البەقەرە ئاەتی 263 دا دەفەرمێ قول معروف ومغفرة خير من صدقة يتبعها أذى والله غني حليم. خەڵکی نەبزانن قسەیەکی جوان و ڕوویەکی خۆش و لێبوردنێک باشترە لە پارە بەخشین و سەدەقە و خێرێک کە ئازار و دڵڕەنجاندنی بەرامبەرەکەی تێدا بێ. یعنی کابرایەک هەژارە زۆر داماوە، تۆ تەنها قسەیەکی خۆشی بۆ دەکەی، دوعای خێری بۆ دەکەی، ئەڵێ براکەم بە ئیزنی خوا ڕۆژێ دەوڵەمەند دەبی. بەخوا زۆرێک لە دەوڵەمەندەکان ڕۆژگارێک هەژار بوون، ئەژنۆت نەشکێ، ڕوود لە خوا بێ دەرگای ڕەحمەتی خوا فراوانە، بەویستی خوا دەرگال لێ دەکاتەوە لەم هەژاری ڕزگارت دەبێ. ئەم قسە خۆشانە بە ڕوویەکی خۆش و زەردەخەنە و دڵێکی گەورەوە خوا پێی خۆشترە لەوەی پارەکە بخەیتە دەستی فەقیرەکە و بەڵام ڕوشکێنی بکەی، بەڵام بە کەلیمەیەک ئازاری دەی، بەڵام بڵێ کورە دەبڕۆ لەوەتی حی هەروەرگری وەڵڵاهی باوکیشە دەر بە فەقیری مرد، ئێوە هەروە بوون بەداخەوە. ئەزانی ئەو ئازادانی دڵە خوا دەفەرمێ ڕەتی دەکەمەوە والله غەنی حەلیم. بزانە منەت بەسەر هەژارە مەکە، سەد تاڵ نەبێ لەگەڵیدا. خوا فەرمووی قول معروف ومغفرة، قسەیەکی خۆش 10,000 ئەدەی بە هەژارێک بەس بە ئەتەکێتێکی جوان ئەیکەیتە زەرفێکەوە، خۆ 10,000ەکە کەمە، عەترێکی پێوە دەکەی لە زەرفێکی جوانە بە 2 دەست پێشکەشی دەکەی، ئەتخوا براکەم ئەمە چەند کەمیش بێت، خوا بە گەورەی خۆ لێم قبوڵ کە ئومێدەوارم کەلێنێکت بۆ بگرێ. یا ڕەبی خوای گەورە زۆرت پێ بەخشێ و خوا ڕەحم بە هەموو لایەکمان بکە. ئەم 10,000 لای خوا زۆر بە نرخترە لەوەی $100 بدەیتێ، بەڵام ئاوا بۆی فڕێدەی، ئاوا بۆی فڕێدەی، ها ئەوەش بگرە بۆ خۆت سەرفی کە لەبەر چاوی کۆمەڵە خەڵکە داماوە ڕووی بشکێنی. خوا دەفەرمێ من دەوڵەمەندم، ئەی دەوڵەمەند تۆم تاقی کردوتەوە، ئەینا ئەو هەژارە لەسەر تۆ ناژی، تۆش ڕزقی من دەخۆی، بەڵام من لوتفم لەگەڵ تۆدا کردووە خێرەکەم داوەتە دەستی تۆ بۆی تۆش خێرەومەند بی، بۆی تۆش ئەجرت بۆ بنووسرێ، ئەینا خوا دەوڵەمەندە، ئەی تۆ چیت هەبوو تۆشی لە نەبوونەوە دەوڵەمەند کردووە. حەلیم، دەوڵەمەندان ئاگادار بنەوە هەڕەشەی خوایە. خوا دەفەرمێ من زۆر بە سەبرم، ئەینا هەر کەسێ ڕووی هەژارێک بشکێنێ لە کاتی بەخشیندا دەست بەجێ لە ناوی دەبم، بەڵام مۆڵەتی دەدەم بەڵکو بەخۆی دابچێتەوە، بەڵکو دڵی ئاشکاتەوە، بەڵکو تەوبە بکە من لەسەر خۆم خێرا عقوبەی تاوانبار نادەم. ئەو ئاتە پێمان دەڵێ هەر کەسێک لە کاتی بەخشندەیدا، لە کاتی زەکات بەخشینە، لە کاتی خێرکردنە ڕووی بەرامبەر بریندارکە لە تاوانە گەورەکانە، خوا لە دنیادا عقوبەی لێ دەستێنە، ڕۆژە خاوەنی ئەو ماڵە نامێنێ. وەیە ئەتەکێتی بەخشینمان هەبێ، ئاگادار بین. شێخ عەلی تەنتاوی وەکو ئەتەم شەرقاوی لە کتێبی نەبەئون یەقیندا لە لاپەڕە 228 ئەو بەسەرهاتەی شێخ عەلی تەنتاوی زانای پایەبەرزی ئیسلاممان بۆ دەجێڕێتەوە. ئەفەرمێ شێخ عەلی فەرموویەتی ڕۆژێکان بینیم کچەکەم کە ناوی بەنان بوو، سینیەکی کۆنی مزی چڵکنی پێیە، قاپێ برنجی خراوەتە سەر، کەوچکێ فاسۆلێ بەسەرا کراوە،
قاشە باینجانی سوورەوەکراو لە تێ خەیار و پارچەنانێک و بەدەستێوەیەتی وتم ڕۆڵە ئەوە چیەکەی وتیەوە دایە گەورەم نەنەم وتی ئەوە بەرە بۆ حرەسی گەڕەکەکە کە شەوانە دەسوڕێتەوە بە دەوری ماڵەکاندا بۆ پارێزگاری ئەو کابرا فەقیرە ئەو نانەی بۆ بەرە وتم کچم وەرە بگەڕێەوە بۆ ماڵەوە ئەوە چۆن دەبێنان ئاوا بۆ کابرایەکی فەقیری هەژاری پاسەوانی شەوبەری وتی ئەی باوکە چی بکەم وتم کچم وەرە جارێککە ئاگادار بن ئەگەر نانتاندا بە فەقیرێک بۆ ئەو پاسەوانە بۆ ئەو کرێکارەتان برد ڕۆڵە گیان هەر ئەو قاپە برنجە زلەی زیاد مەکە چوار قاپی بچووکی جوانم هێنا پاک و خاوێن لەسەر سینێکی خاوێنی تازە و نوێ وتم هەر ئەو تۆزە برنجە بی کە قاپێکیانەوە هەر ئەو کەوچکە شلێ مەیکە بەسە برنجەکەیە ئەڵی بەرماوەیە بەخوا من کە سێرم کردوەزان بەرماوەی خۆمانە خۆ بەرماوەش نییە بەڵام شلەکەش بکە قاپێکی خۆیەوە دوو قاش باینجانەکەش بکە قاپێکی خۆیانەوە دوو قاش خەیاریش بێنە لەگەڵ سەوزەیەکە بیکە قاپێکی بچکۆلەوە کەوچکێک و چەتاڵێکیش دانێ پەرداخی ئاوی سارد و جوانیش دانێ لەگەڵ یانانەکەشی بەسەرادا بە شتێک بە تەغلیفی کە و دای پۆشە و جوان جوان سینەکەی پێشکەشکە ئەو کاتە بزانە هەمان خواردنە هەمان مەسرەفە بەخوا هیچی زیادن نەبەخشیوە بەڵام کاتێک کە ئەو پاسەوانە هەژارە وەری دەگرێ بەخوا یەکەم جار وەی دەزانی خۆی بە سوالکەر دەزانی بەڵام دووەم جار کە بەم شێوە ئەتەکێتە جوانە پێشکەشی دەکەی خۆی بە میوانێکی ئازیز دەزانێ دەی ڕۆڵە بۆچی ئێمە ئەوە بکەین بە سوالکەر و دڵی بشکێنین ئەو خواردنە گەدەی ئینسان تێر دەکا مەعیدەی تێر دەکا بەس ئەم شێوازی ڕازاندنەوە و ئاوا لە قاپی پوخت و خاوێن و هەمووی تێکەڵاو نەکرێەوە بە جوانی دایپۆشی ئەوە دەرونی تێر دەکا مرۆڤ هەر گۆشت و خوێن نییە عاتیفە و سۆزە بەخوا بڕێزان هەژار پێش ئەوەی محتاجی ئەوە بێ گەدەی تێرکەی محتاجی ئەوەیە دڵی شکاوە دڵ ئەزانی کە خۆمان فەقیریمان زۆر دیوە ئەزانی کە فەقیر بووی چەند دڵن ناسک دەبێتەوە ئەزانی چەند بەزەیت بە خۆت دادێتەوە ئەزانی کە هیچ لە گیرفانتان نەبوو چوویتەوە بە ماڵی خاڵیدا بەڕاستی خۆت بەبێ کەس دەزانی ئەوەندەی کە هەژار پێویستی بەوەیە پارە بخەیتە گیرفانیەوە نان بخەیتە بەردەمی مناڵەکانی بەخوا زیاتر لەوە محتاجە دڵی ئاسوودەکەی دڵی ئاشکەیتەوە بەزەیی بە خۆی دانایەتەوە خۆی بەبێ کەس نەزانێ بۆیە خەڵکی ئێمە کاتێک کە زەکاتەکەشی دەبەخشێ جاری وایە ئەتەکێتی بەخشینەکەی نییە لەبەر چاوی مناڵەکانیان بۆی فڕێدا ئەو بۆ خۆت بگرە یان لە ناو مزگەوتایە خەی دەگرێ فڵان کە زۆرە هەندە زەکات و سەرفترەم بۆ داناوی ئەوە تۆ دڵت وێران کرد دڵ ئەوەندەی کە کەسایەتی دڕوخاند گیرفانت ئاوەدان کرد بەڵام ئەوەی لە ژێر گیرفانەکەیەوە وێرانت کرد بۆیە ئاگادار بین ئەوانش کەسی خۆمانن وتلك الأيام نداولها بين الناس وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله دای خوا بۆ تۆمار کراوە بەڵام بزانت چۆنی دەبەخشی وما تنفقوا من خير فلأنفسكم ئەمە تەفسیری ئەو ئات چەند وشەیە بوو لە سوورەتی ئەلبەقەرەدا ئاەتی 272 ماوێتی هەڵی دەگرم بۆ وتاری داهاتوو ئینشاء الله بە ئیزنی خوای پەروەردگار بە ئومێدی ئەوەی کەوا دەوڵەمەندەکانمان بەخۆیاندا بچنەوە پارەیەکی زۆر لەم هەرێمی کوردستانەدا هەیە بەڵام بەداخەوە من ساڵ بە ساڵ فەقیر زیاتر دەبینم هەر ئەوانن بەردەوام وەردەگرنەوە دیارە ئەو زەکاتە جێگەی خۆی ناگرێ واللهی ئەو هەموو پارەیە لەم کوردستانەیە لە ناو دەچێ و دەخورێ و ئەو هەموو دەفتەرە دەڕوا و ئەوانە ئەی دەوڵەمەند بزانە زەکاتی ماڵەکەت خاوێن نەبووەتەوە بۆت دەخۆن میوەکە گەیشتووە نایخێتە دەمی خەڵکەوە بەخوا ئەبێتە خۆرکەی ماڵەکەت تازە ناگەڕێتەوە بۆ ماڵی تۆ هەر ئەو زەکاتەی لەم کوردستانەدا هەیە بە پوخت و خاوێنی بگاتە شوێنی خۆی دڵنیاتان دەکەم یەک ماڵە هەژار لەم کوردستانەیە نامێنێ یەک کرێچی نامێنێ جا تۆ لە خۆت بەرپرسیاری بزانە بە دڵێکی ئەو پەڕی فراوان و خۆشحاڵیەوە زەکاتەکەت بژمێرە و دەریکە و ماڵەکەت پاکەوە دڵنیا بە قازانجەکەی بۆ خۆتە بەڵام بەو ئەتەکێتە جوانێک کە عەرزم کردن وەکو گەدەی خەڵک تێر دەکەی ئاگال لێبێ شعور و هەست و نەستی پێشتر تێرکەی نابێت کەرامەتی مرۆڤ لە پێناوی گەدەیدا بشکێندرێ یا ڕەبی خوای پەروەردگار باشتر لە قورئانەکە شارەزامان کەی ئەوەی کەوا دەیبیستین خوایە کاری پێ بکەین خوایە ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی یا ڕەبی خوایە دەرگای خێری خۆل لە هەموو هەژاران بکەیتەوە یا ڕەبی خوایە پەنات پێدەگرین لە فەقیری لە محتاجی دەستی نامەردان یا ڕەبی خوایە بمان پارێزی لە هەژاری یا ڕەبی خوایە ئەوانەی هەژارن خوایە دەرگای ڕزق و ڕۆزی فراوانیان لێ بکەیتەوە یا ئەرحەمە الراحمین وعدی خۆتە هەموو ئەو دەوڵەمەندانەی کە بە پوخت و خاوێنی ماڵەکەیان پادەکەنەوە لە زەکات خوایە بەرەکەت بخەیتە ماڵیانەوە
خوای زیاتریان پێ ببەخشی یا ربی خوای ڕۆژی دوعا قبول بوونە خوای ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی یا ربی خوای ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی خوای ئەوانەی لەژ بە ئازارن و بەرەو دکتۆرەکان بەڕێکەوتون خوای شیفای بەخێریان بۆ بنێری خوای ئێمەش و ماڵ و منداڵمان یا ربی خوای دۆست و خۆشەویستانمان ئەهلی مزگەوتەکانمان هەموو مرۆڤاتی خوا لە هەموو نەخۆشیەک لە هەموو ناخۆشیەک لە هەموو ئافەتێک لە هەموو ڤایرۆسێک لە هەموو بەڵایەک خوا بەدوورکەی خوای عاقبەتمان بەخێر بجێڕی آمين آمين والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم